سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان، لەگەڵمان بن بۆ گفتوگۆکردن لەگەڵ چەند مناڵێکی ئازیزە، با بزانین تا چەندێ پابەندی پاراستنی کەلوپەلی قوتابخانە و شوێنە گشتیەکانن. لەگەڵمان بن. ڕۆژتان باش. ئافرین، هەربژین، دانیشن دانیشن. چۆنی کچە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ ژینا. ژینا، و قژە درێژ و جوانە، و بەچی درێژ بۆتەوە قژە؟ بە شامپۆ. بە شامپۆ، بە شۆردن، وایە بە پاک و خاوێنی. ئافرین، هەربژی. لە پۆلی چەندی؟ دوو. باشە ئەیپار لە پۆلی چەند بووی؟ یەک. هەربژی، یەک چەپڵەی بەهێز بۆ خۆ. ئافرین. باشە تۆ قوتابخانەم خۆشە بێ؟ شتەکانی پارێزی؟ چۆن؟ ئێستا ئەم مێزە ئەگەر بشکێ چاکەکەیتەوە؟ ئەبێ لەگەڵ هاوڕێکانێ بە هاوکاری چاکیکەنەوە. باشە؟ ئافرین، هەربژی. گۆرانی ئەزانی؟ گۆرانی نازانی؟ زۆر باشە، ئەی بزانینەوە هاوڕێی ترمان نەزانێ. چۆنی کوڕە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ منیش ناوم زیتەڵەیە، خۆشحاڵ بووم بەناسینە. باشە تۆ لە پۆلی چەندی؟ ئەوە وێنەی چییە؟ ئەوەی ناو پەرتووکەکەوت. ئەوە؟ مانگا. مانگا شیری هەیە؟ تۆ شیرە خۆی؟ ئافرین، شیر خۆ بۆی بەردەوام ماسوولکەکانە بەهێز بێ. باشە؟ تۆ قوتابخانەم خۆشە بێ؟ زانست فێرە بی لەوێ؟ ئافرین، کێ زانستە فێرەکە؟ مامۆساکان. یەک چەپڵەی بەهێز بۆ مامۆساکان. ئافرین. گۆرانی زانی؟ دەرسی پۆلی یەکەمە، وا لە پۆلی دووەمە، یەقڵە پیرەزەیەمە، قوتابێکی وریام گوێڵی مامۆسان قوتابخانە خۆشە، سنگە دووپەیەسەر دەڵوپەلی خاوێنی شکانە ئازاکەم هەربژی قوتابخانە کەڵامەتی بژی مامۆستاکان هاوڕێزی دەکەن. ئافرین، یەک چەپڵەی بەهێز بۆ خۆ. دەست خۆش، هەربژی. چۆنی کچە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ ئافرین، هەربژی. ئەو قژە جوانە، ئەو چاویلکە جوانە. منیش چاویلکەمەیە، بەڵام ئێستا نایکەمە چاو. بەردەوام چاویلکەکە و پاک و خاوێن ڕاگرە. باشە؟ نیتە دەست مناڵی تر بۆ ئەوەی ئەوان زیانی پێ نەگەێن و بیشکێن. باشە؟ ئافرین، بەردەوام لە چاوتا بێ بۆ ئەوەی وانەکانی بەباشی پێ ببینیت و خوێندکارێکی زیرەکە لێ دەرچێ. لە پۆلی چەندی؟ ئافرین، هەربژ. یەک چەپڵەی بەهێز بۆ خۆ. یەک چەپڵەش بۆ من. ئافرین. گۆرانی ئەزانی؟ نا، بەس شعرێک. ئادی شعرێکم بۆ بڵێ.
قوتابخانە قوتابخانەتم خۆشە مەڵبەندی بیر وۆشە. دەیپارێزم باخچەکەی دەرگا شەشەکەندە قوتابخانە گشت کاتەی ڕووناکیمان دەداتە فێرمان دەکا وریا بێن بۆ تنگانە زانی ئافرین قوتابخان فێرمان دەکەم بۆ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر وۆشە ئافرین ئەبێ قوتابخانە پارێزی وایە نابێ بە قایمی لە دەرگابەی بۆی دەرگاکە نەشتێ بێ ئاو بێواشی تاق تاق مامۆساکەش ئەڵێ فەرموو تۆش بڵێ مامۆسا یارمەتیە بێ مەژوورەوەیش ئەڵێ فەرموو تۆش بە هێواشیە چیتە جێگاکەی خۆ دانیشی باشە ئافرین نەربشی بابچی بۆ لایەوە ڕێتوانەمان چۆنی باشی ناوت چییە محەممەد ئافرین نەربشی محەممەد لە پۆلی چەنی لە پۆلی دووی محەممەدەوە چیاوە قژی بۆ دایە ناوی ئافرین ئێتوانی قژی منیشاوە بە جوانی دابێنی ئەدی ئافرین جوانم نا محەممەد جوانترە محەممەد تۆ پەتاتا خۆی ئەی تەماتە باشە شتانە بخۆ ئەزانی بۆ سوودی هەیە بۆ گەدە و سوودی هەیە بۆ پێس سوودی هەیە بۆ خوێن باشە هەر بەشی چەپڵێک بۆ خۆ ئافرین محەممەد چۆنی کچە جوان باشی ناوت چییە ئافرین تەمەند درێژ بی لە پۆلی چەنی لە پۆلی دووی ئافرین تۆ قوتابخانە و خۆشەوێ ئەی باشە هاوکاری مامۆساکان و فەرمانبەرەکانەکەی لە پاک و خاوێن ڕاگررتنی قوتابخانەکەتە ئەگەر شتێک لەسەر زەوی بکەوێت هەڵیەگریتەوە ئافرین ئەیکیتە کوێ ئافرین ئەی دواتر ئەبێ بیبەی لەبەر دەرگا داینەی بۆی ئۆتۆمبیلی شارەوانی بێ و خۆڵەکان فڕێبە وایە ئەی ئەگەر قوتابخانەکە و بۆ پاک و خاوێنی نەپارێزی خۆشە بۆ لەبەرەوەی پیسە بێ ژینگەکەی پاک نابێ دوایی توانای خوێندنمان نابێ وایە هەر بژی چەپڵێ بۆ خۆ زۆر باشە چە جوان تۆ چۆنی باشی ناوت چییە ئافرین تەمەند درێژ بی لە چوانێکە زۆر باشی باشە ئەوە چییە لە پەرتوکەکەتە وێنەی چییە وێنەی مانگایە ئەی ئەوانەی ئەملا ئەوە وێنەی منداڵانە چیەکەنەوە ئەچن بۆ مەکتەب ئەچن بۆ مەکتەب ئافرین پۆشاکی کوردیان لەبەرایە وایە تۆ پۆشاکی کوردی وەیە جوانە ئەی بۆ نەورۆز لەبەر یەکەی هەر بژی یەک چەپڵەی بەهێز بۆ خۆ دەست خۆش چۆنی باشی ناوت چییە ئافرین کاکە محەممەد کاکە محەممەد لە پۆلی چەنی ئەوە چییە لە دەستا ئافرین لێزانی منیش فێرەکەی ئەدێسا کاشمێر چەنە ئۆی زۆر درەنگە نانا کاتی خوێندن ماوەیەشە وایە ئافرین تۆم نەخۆشەوێ ئەتەوێ زوو زوو من ببینی ئیتر سەیری شاشەی کورساتکە لە ماوەی مناڵانە منە بینی باشە خۆشە بینیتەوە هەوڕێکانی شەبینی سەرجە مناڵانی کوردستانی شەبینی ئافرین گۆرانی ێزانی ئەدی گۆرانیە بڵێ قوتابخانە زۆر خۆشە مابەندی بیرۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگا شەشە پەنجەرە قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەداتێ تێرمان دەکا وریا بین بۆ تنگانە ئازاد بین قوتابخانە زۆر خۆشە ماڵبەندی بیرۆش ئەفر یەک چەپڵێ بێز بۆ خۆ قژیش زۆر جوانە ئازانی قژی منیش جوانە وەکو تۆ ئافرین کوڕە جوان تۆ چۆنی باشی ناوت چییە ناوت چییە ئافرین تەمەنە چەنە هەشت حەوت ئافرین زۆر باشە تەمەند درێژ بی تۆ قوتابخانەکەم خۆشەوێ ئەی چی فێرەبی لەوێ ئافرین زانست فێرەبی لەوێ چێ فێرتەکە زانست باشە سوپاسی مامۆساکانەکەی ئەڵێ چی بڵێ سوپاس مامۆساکان کە زانستمان فێرەکەن وایە ئافرین چەپڵێ بۆ خۆ هەر بژی چۆنی کوڕە جوان باشی ئەدیاوە سەیرەوێوەکە سەیری قژی چەند درێژ و جوانە ئافرین ناوت چییە ناوت چییە باشە تۆ ئەو گۆرانیە و بیسۆڵێ خەپەجاموو خۆم ئێیا ئەوە زانی کێ لە گۆرانی خەپەجانە باوکمە و کاتێک کە گەنج بوو ئێستا من لە جاتیە و بەرنامە پێشکەشەکەم تۆ باوکمە بینیوە گورج و گۆڵ ئافرین هەر بژیت گۆرانی ێزانی
ئەدی گۆرانیە بڵێ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر خۆشە. هۆشە پارێزم باخچەکەی دەرگەشت شۆ پەنجەرەی قوتابخانە گشت کاتێک ڕووناکیمان دەداتە شێمان دەکا وریا بین بۆ تنگانە ئازابین قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر هۆشە خۆشە ئافرین باشە ئەگەر بینی و مناڵێک پەنجەری قوتابخانەکە ئەشکێنێ چی پێڵێ ڕێنماییەکەی وایە ئەڵێ چی ئەڵەن نابێ نابێ پەنجەرەی قوتابخانەکە بشکێنی بۆچی چونکە قوتابخانە زۆر خۆشە ئافرین لەبەر ئەوەی ئێرە پەنجەرەکەی ئەگەر بشکێ سەرمایەتە ژوورەوە دوایی گەرمایەتە ژوورەوە ئەو کاتا قوتابخانەکەمان ناخۆشە بێ وایە ئەبێ شتەکانی بپارێزین ئافرین چەپڵێکی بێز بۆ خۆ هەر بژی هەر بژی چۆنی کچە جوان باشی ناوت چییە لیا ئافرین لیا گیان تەمەنە چەنە 8 ساڵ ئافرین تەمەند درێژبی لە چوانەیەکە زۆر باشی لیا ئینگلیزی ئافرین گود گود لیا ئەتوانی هەتا دەم بۆ ببژێری بە ئەنگلیزی بەڵێ ئادێ 1 2 3 4 5 6 7 8 9 10 هەر بەشێک چەڵی بێز بۆ خۆ ئافرین قوتابخانە خۆشەوێت لیا بەڵێ باشە زیان بە مێزەکانی بە کورسیەکانی ئەگەێنی نەخێر بۆچی لەبەرەوەی زۆر خۆشە قوتابخانە ئافرین ئەگەر مێزەکانی بشکێ و کورسەکانی بشکێ ئەو کاتە هیچ نابێت لەسەری دانیشتن وەنیە ئەبێ بیپارێزین وایە هەر بژی گۆرانیە زانی گۆرانیەکەم بۆ بڵێ دەرچی پۆلی یەکەمەوە وا لە پۆلی دووەم یەخوا پیرۆز بێ لێمە خوێندنی ساڵی نوێمان من قوتابێکی ویلیام گرایڵی مامۆستا قوتابخانەم خۆش دێ چونکە دڵتی ئایسرێ ئافرین یەک چەپڵێ بێز بۆ خۆ هەر بژی هەر بژی هەر بژی تۆ چۆنی کچە جوان باش باشی باش. ناوت چییە نزا ئافرین تەمەنە چەنە هەشت ئافرین ئەو لەسکە جوانە و چ ڕەنگە بزان مەزانی هەمای ڕەنگی بەمەی و پێ جوانە بەڵێ. بۆچی لەبەرەوەی ڕەنگێکە کاریگەریە کاتە سەر دەروونمان و ئەتوانین لەسەر خۆبین وایە ئافرین تەمە درێژبی تۆ قوتابخانەکە و خۆشەوێ بەڵێ باشە لە قوتابخانەکەتانە باخچایە بەڵێ سەوزایی زۆرتیایە باشە ئافرین گۆرانیە زانی بەڵێ. گۆرانیەکەم بۆ بڵێ هێناری ترشە شیرین نەیە بخەندە و پێکە یعنی هەوڵ سێ و پتەقال خۆشەویستە لای مناو توڕێوەی پایزانی ساڵی جارن میوانین ئافرین هەر بژی سە جوان تۆ چۆنی ناوت چییە گوڵی ئافرین گوڵی گیان گوڵی ئەوە چیە لە دەستایە بافن بازن ئەی بۆ منیشە بێ نابێ نا دە باشە منیش دانێ بۆ خۆمەکردم باشە ئافرین چۆنی باشە. ناوت چییە میاش ئافرین تەمە درێژبی لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەی پار لە پۆلی چەند بووی یەک. ئەی ساڵێکی ترە چیتە پۆلی چەند سێ ئافرین هەر بژی تەمە درێژبی گۆرانیە زانی بەڵێ. گۆرانیەکەم بۆ بڵێ ساڵی نوێمان پیرۆز بێ دەرچی پۆلی یەکەمەوە وا لە پۆلی دووەمەم یەخوا پیرۆز بێ لێمە خوێندنی ساڵی نوێمە من قوتابیەکی وریان گەڕایڵی مامۆستا ئافرین. قوتابخانەم خۆشەوێت چونکە دڵتە دەسترەوێت کەلوپەلی خاوێنم هیچ کار نایشاکێنم هەر بژی قوتابخانە کە مەڵبەندی ژیانە نا. هەر بژی مامۆستاکانە ئێ. هاوڕێزی دەکەکان ئافرین یەک چەڵێ بێز بۆ خۆ ئافرین دەست خۆ چۆنی کوڕە جوان باشی ناوت چییە ئافرین تۆزە دەنگە بەرزکەرەوە میران تۆ قوتابخانەکە خۆشەوێ باشە گڵۆپەکانی شتێنی بۆچی ها نابێ بیشکێنی زانی بۆ لەبەرەوەی ئەگەر گڵۆپەکانی بشکێنی قوتابخانەکەمان تاریکە بێ و پۆلەکەمان تاریکە بێ هیچ نبینی ئەبێ کەلوپەلەکانی پارێزی وایە ئافرین هەر بژی گۆرانیە زانی نازانی ئەی تۆ چۆنی کوڕە جوان ناوت چییە ئافرین زۆر جوانی تۆ زانی لە پۆلی چەنی گۆرانیە زانی باشە ئەی قوتابخانەکە و خۆشەوێ ئەی ئەگەر تەنەکە خۆڵەکە بشکێ ئەو کاتە خۆڵەکەی تێکتۆ ها ئەبێ ژینگە بگارێزی ئافرین ئەبێ ژینگە بپارێزین ئەبێ تەنەکە خۆڵ و شتەکانی پارێزین بۆ ئەوی زیانیان پێ نەگا باشە هەر بژی چەپڵێ بۆ خۆتان ئافرین چۆنی کوڕە جوان باشی
ناوت چییە؟ داریان ئافرین هەر بژی تۆ وەرزشەکەی بەڵێ لەکوێ؟ لە ماڵەوە ئافرین ئەی لە گۆڕەپانی قوتابخانەکەەوە ئەبێ لێرەش بیکەی ئەبێ شتەکانی پارێزی باشە؟ بەڵێ زۆر باشە تۆ گۆرانی ئەزانی؟ نە. ئەی ئەڵپەرکێ نە ئەی من ئەڵپەرکی ئەزانم ئەوە ئیش تۆ بۆ نازانی خۆ فێرکە باشە؟ تۆ چۆنی کوڕە جوان؟ باش باشی؟ ناوت چییە؟ هەرمان ئافرین هەر بژی باشە تۆ دوایەوەی کە وانەکە و تەواو بوو دەسەر شۆی؟ من دەستمەشم ئافرین کە دەسەر شۆر پێویستە بە ئاوەکە نەما بەلوحکە گریتەوە؟ منێگرمە ئافرین هەر بژی چەپڵێکی بەهێز بۆ خۆ گۆرانی ئێزانی؟ نە ئەی هەڵپەرکێ نە منیش هەڵپەرکێ نازانم گاڵتەم کرد ئێستا بە هاوڕێیەتم وت هەڵپەرکی ئێزانم چەپڵەیەکی بەهێز بۆ هەردووکتان دەی ئافرین چۆنی کچە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ مەیلی ئافرین مەیلی بۆ مەیلەکەمە بۆ بێدەنگی مەیلی ئەوە چییە بە خشتەوە شتە جوانە؟ ئەوە؟ دڵقەیە ئافرین ئەخشە بەچی وا درێژ و جوان بۆتەوە بە پاک ڕاگرتن وایە؟ تۆ پاک و خاوێنی و پێخۆشە؟ بەڵێ ئافرین ئەی پێ خۆشە بەردەوام پۆلەکە و پاک و خاوێن بێ؟ بەڵێ ئافرین ئەگەر ئێستا ئالەویا شتێک کەوت بێ چی لێەکەی؟ ئەیکەیتە کوێ؟ ئافرین هەر بژیت زۆر سپاس بۆ تۆ باچی مولای واوڕێیە جوانەمان چۆنی؟ باشی باشی؟ ناوت چییە؟ نور ئافرین ئەوە وێنەی چییە لە دەفتەرەکەتان؟ ئەمە ئەوە؟ باربی ئەی زۆر جوانە منیش دەفتەرێکی وامەیە لە ماڵەوە شەوان وانەکانم ئەخوێنم تو وانەکان ناخوێنی؟ بەڵێ. ئەی لە ماڵەوە بۆ ئۆنلاین وانەکان ناخوێنی؟ بەڵێ ئافرین ئەبێ بخوێنی لەبەرەوەی لە داهاتووە بی بە شتێکی باش بۆ وڵاتەکەت و خزمەتی وڵاتەکە و بکەی باشە؟ باشە. ئافرین یەک چەپڵێ بەهێز بۆ خۆ هەر بژی چۆنی؟ باش باشی؟ ناوت چییە؟ بەهرە باشە بەهرە تۆ گەرماتە ئێستا؟ نە ئەی هاوینان گەرماوە بێ؟ پێویستە زوو زوو خۆبشووی باشە؟ بۆی بۆنی ناخۆشمان لێنێ بۆی هەمیشە پاک بین باشە؟ لەوانەکانتا باشی؟ لە چوانەیەکە زۆر باشی؟ بیکاری لە بیرکاری باشە پرسیارێکی لێکەم ئەگەر دوو سێوە پێ بێ سێوێکیان بخۆی چەند سێوە مێنێتەوە؟ دوو سێوە پێ بێ سێوێ بخۆی چەند ئەمێنێتەوە؟ نە دوو سێوە پێ بێ یەک سێویان بخۆی چەند سێو ئەمێنێتەوە؟ یەک ئافرین یەک چەپڵێ بەهێز بۆ خۆ هەر بژی کوڕە جوان تۆ چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ پێشتە ئافرین ئەوە چییە لەسەر مێزەکە و داوناوە؟ وەڵامە تەقینە ئەوە بۆچی باشە؟ ئەوە بۆ دەست بۆچی چی لێکا دەست؟ پاکخێنێک هەر بژی پاک و خاوێنی گرنگە؟ بەڵێ باشە ئەوەی بەدەمتەوەی چییە؟ ڕێ بەدەمەوەی ماسک بۆچی بەکارێنی؟ بۆ خۆپارستان لە چی؟ لە کۆرۆنا ئافرین تۆ خۆ پارێزی لە کۆرۆنا؟ بەڵێ. ئەی بە هاوڕێکان ناڵێ خۆیان پارێزن؟ بەڵێ. هەر بژی زۆر باشە چەپڵەیەکی بەهێز بۆ خۆ دەستا خۆش بێ هاوڕێیان هەر بژین کاتێکی خۆش بۆ هەمووتان